لاشیانەیان بابزانم تۆ ئێستا لە وەزارەتی کشتتوکاڵی ئەمڕۆ وەزیری کشتتوکاڵ دوای ئەوەی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بە بڕیارێکی هاوبەش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی هەشتم کشایەوە ئەمڕۆ بەڕێز وەزیری کشتتوکاڵی پێشوو ینی بەڕێز عەبدولستار مەجید خواحافیزی دەکات لە وەزارەت دەمەوێت زانیاریەکانم سەبارەتەوە پێ بڵێ. بەڵێ کە عەبدولستار مەجید ئەمڕۆ لەگەڵ تەواوی فەرمانبەرانی وەزارەتەکەی کۆبوو لەگەڵ یان کۆبوو ڕایگەیاند کە ئەو بەهۆی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە لە حکوومەت بکشێتەوە ئەو دەست لە وەزارەت کشاندوێتەوە هەروە ماڵ ئاوای لە سەرجەم فەرمانبەران کرد کە عەبدولستار ئەمڕۆ ماڵ ئاوایت کرد و ئێستا دوایین دیدارت بوو لەگەڵ فەرمانبەرەکان ئێستا ئەڕۆیەوە بۆ ماڵەوە وتە چییە بۆ فەرمانبەرەکان لە کۆتا وتە وەکو وەزیر چونکە تاوەکو ئێستا دەست لە کارکێشانەوەکە نەداوەتە سەرۆشی ئەنجومەنی وەزیران کۆتا وتە چییە؟ وەڵاهی من جارێ ئەو کۆتا دیداری لەگەڵ فەرمانبەر و لەگەڵ بەڕێوەبەرە گشتی و بەڕێوەبەرە بەڕێزەکانی ئێرە و بە شوێنەکانی تریش ئەوە هەر لە ڕووی یاسایی و ئیداریەوە کە من لەمڕۆ دیارە پەیوەندی یاسایی و ئیداریم بە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوە پچڕا بەڵام ئەو برایەتی مەحەبەت و خۆشەویستی کە لەگەڵ ئەو بەڕێزانە هەمانە بەڕاستی بەردەوام دەبێت و دیارە بەڕاستی بەڕێوەبەرە گشتەکانیش گوتیانێمە خواحافیزی ناکەین و فعلا خواحافیزیان نەکرد گوتیانەمە نایکەین. بۆچی؟ وەڵاهی پێیان ناخۆشە و دیارە دەڵێ ئێمە هەموو وەزارەت قبولمان نییە و پێ دەچێت یادداشت بنووسن نازانم چی دەکەن بەخوای من هەرەوەندا وتم خواحافیزی وتم ئێمە نایکەین وتم دەی باشە بەشێک لە فەرمانبەران ئامادە نەبوو خواحافیزی لە جەنابەت بکەن لەبەرەوەی کە پێیان ناخۆشە تۆ دەست لە کار دەشێشی. وەڵاهی جا دەبێ بەوان بڵێ میمە نایکردووە منیش بەڕاستی پێی ناڕەحەت بووم بەڵام دایان بینەوە چاری کە دایان بینەوە سەران لێدەم. زۆر سپاس دەستەکان خۆش بێ بەڵێ من هەوڵ دەدەم لێدوانی بەشێک لەو بەڕێوەبەرە گشتیانە یاخود ئەو هاوڵاتیانە ژوەرگرم بۆەوەی کە ئەوانیش بزانم ئەو فەرمانبەرانە وتیان چییە لەسەر ئەمە. کاک دکتۆر تۆ وەکو بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی کشتتوکاڵ وتە چییە ئەمڕۆ وەزیری کشتتوکاڵ ماڵ ئاوای لە ئێوە کرد بەڵام ئێوە ئامادە نەبن و خواحافیزی لێ بکەن لەبەر چی؟ دیارە کاک عەبدولستار وەکو وەزیرێک ماوەی 4 ساڵە لەگەر ئێمەیە ئێمە وەکو بەڕێوەبەرە گشتیەکان وەکو فەرمانگەکانی وەزارەتەکانمان بەڕاستی سوپاس و پێزانی خۆمان ئاستین بەڕاستی دڵتەنجین بۆ بەجێهێشتنەوەی چونکە کارەکانمان زۆر بەڕێکوپێشی ڕەهادا بوو تلێک تێگەیشتن هەبوو باواجی هەر کەسە باواجبی خۆی هەڵدەسا و ڕێزی هەموو لایەشی بە تەواوی دەگرێت و ئیشکارەکانی خۆی زۆر بە ڕێکوپێشی ئەنجام دەدا بۆ ئێمە هیوای سەرکەوتی بۆ دەخوازین هیوادارین لە خۆناغیشی تردا بیبینەوە یاخود بزانین ئەو پرۆسەیە تا چەند لە وەزیری کشتتوکاڵ ڕازیم لە کاک عەبدولستار مەجید ڕازی بن؟ ئێمە وەکو خۆمان کە من بەڕێوەبەری گشتی بەنداوەکانم کە ئەو کارانێک کە من داوام لێ دەکرد چون هەندێک دەبواە لە ڕێگەی جەنابی وەزیرەوە بگەینێ بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیریانیان وەزارەتەکانی دیکە من ڕەزامەندی تەواوی خۆم و هەیە و زۆر لێ ڕازی بووم و پاڵپشتێکی زۆر باشمان بوو لە کارەکانماندا چونکە دەیزانی ئەهمیەتی استراتیژی ئاو و ئاسایشی ئاو بۆ دابینکردنی ئاسایشی خۆراکی زۆر بەگرنگ دەزانی. دەستەکان خۆش بێ بەڵێ زۆر سپاس بەڵێ ئەگەر دەرفەت هەبێ من هەوڵ دەدەم فەرمانبەرانیش بدوێنم تۆ وەکو فەرمانبەرێک تا چەند ڕازی بووی لە وەزیری کشتتوکاڵ ئایا وەزیری کشتتوکاڵ بەفعلی بەکارەکانی خۆی هەڵسا بوو کە ئەو ئەرکەی لەسەر شانی بوو یاخود چی تۆ ئەگەر قسەمان بۆ کۆی لەسەر دەست لە کارکێشانەوە؟ بەڵێ وەڵاهی بە تاکید ینی برادەرانە و مەسەلەن ئەو مۆزەفانی دەرەوەی وەزارەتیش هەم بە شێوەی زۆر گشتی هەمووی لێ ڕازی بوون یعنی لە ئیش و کارەکانی مەسەلەن دەرکەی کراوە بوو لۆ فەقیر لۆ هەموو کەسەکی الحەمدوللا لێ ڕازی بوون ئینشاءڵڵا خۆش لێ ڕازیە و نمونەشی زۆروی هیچ کێشەشی لەگەڵ مۆزەفان نەبووە. دەستەکان خۆش بێ بەڵێ زۆر سپاس بەڵێ من سپاس بۆ پێامنێرمان وەلی سەلیم دەچین جارێکی تر دەچینەوە بۆ